Washington Institute for Near Eastern Policy. شانزەرێبەرەیە ئەمریکاش بۆ سووریە دەهەڤپەیوینەکە ڕۆژنەمەوانیدا بەحسا داوی پێشهاتێن سووریە و هەڵوەستا ئەمریکا لە هەمبەر پرسێن گرنگیەن لە وی وڵاتی ئاخەوی و دەرباری ڕۆژئاوای کوردستانەیە زانیاریەن گرنگ بەڵاو کرد. جیمز جێفری شانزەرێبەرەیە ئەمریکاش بۆ سووریە ژە ڕۆژنامەیە شەرقە لە ئەوسەترە ڕاکانتیە کۆ ئەمریکا هێزێکە بچووکە لە باکوورە ڕۆژهەڵاتی سووریەش بۆی پشتەوانیا هەسەدێ دەشەڕێ داعشێدە هشتیە. هەروها ئەمریکا بەهابوونا هێزێن خۆیان ناخوازە رووسیا و ئیران و رێژیما سووریێ وێ ناوچەیە کۆنتڕۆل بکەن. جێفری دەربارەی دانووساندنێنە دەناوبەرە پارتیە یەکیتیان نیشتیمانیا کوردی و ئەنجومەنە نیشتیمانیا کورد لە سووریە گوت پارتیا یەکیتیا دموکرات و ئەنجومەنە نیشتیمانیا کورد لە سووریە دەست بێ دانووساندنانکردنە و ئەو دانووساندن بەردەوامن و ئەو بهێڤینە گۆبوان دانووساندنان تورکیە پشتڕاست بکەن گوتێ پێکێکێ و یەپەکێ هەموو کوردان کۆنتڕۆل نەکەن. شانزەرێبەرەیە ئەمریکا دەرباری ڕەوشە ئیدلیبێدا ڕاکاند بە هەبوونا 20 حتا 30,000 سەربازên تورکی لە وێ پارێزگەهێ. ئەرتێشا سووریە نکارە ئیدلب کۆنتڕۆل بکە تەکەشی کرد گۆ ئەمریکا و ناتۆ پشتەوانیا هەبوونا تورکیە لە باکوورە ڕۆژئاوای سووریە دکەن. هەروەها دەرباری هەبوونا رووسیا و ئیران لە سووریە جێفری گوت رووسیا تووشی پرسگرێکا سووریە بوویە وەک چاوە ئەمریکا دەسوەردان دوێت نامێ دەکرد. دەکەژی کرد دڵداویەدا رووسیای هەفکاریە دگەل جوواکە ناودەوڵەتی بکە داکۆ پرسا سووریە چارە بکە. جیمز جێفری دەربارەی ئیرانژی ئاماژە کرد گۆوان بە پشتەوانیکردنا ئیسرائیل نەهێشتن ئیران باشوورێ لوبنانێکە دن لە باشوورێ سووریە ئاوا بکە و تەکەس کرد گۆ ئەو هەبوونا رووسیە لە سووریە قبول دکەن لێ هەبوونا ئیران قبول ناکەن. بگوتناوی هەبوونا ئەسەد دەمەرجێ گوهاردنا سیاسەتە خوا قبول دکەن. جیمز جێفری سیاسەتە ئیدارەیە ترامپ لە سووریە بسەرکەفتی بناف کرد و گوت وێتیما سەرۆکەی هەڵبژارتیە ئەمریکا جۆ بایدن بەردەوام بە بسیاسەتە ئامۆژگاری. جیمز جێفری دەستپێکا مەهابووریدا دەستچێ کارێ خۆبەردا بوو و جوێل ریبۆن لە جهێوی دەست بێ کار کرد بوو.